داگیرکردنی تورکیا هەرچەندە لە کۆنەوە هەتا ئێستانیەوە بۆ داگیرکردن و لاوبەرکردن و قڕکردنی کورد ئەوە لە سەعیدی پیرانەوە لە شێخ عەبدوڵڵای نەهریەوە دەستی پێکردووە هەتا کۆگاتە ئێستا کە ئێستاکە ئەردۆغان بەو دەسەڵاتی کە هەیەی وە پێی دراوە دەوێت کوشت و بڕێکی گشتی بکە کە پێی دەڵێن جینۆساید لە کوردانی ڕۆژئاوا بەڕاستی ئەو شتێک کە دەکرێت بەرامبەر بە کورد بەرامبەر بە هەموو جیهانە نەک بەرامبەر بە کورد لە کاتێکا کە کورد توانی لەشکری تاریکی جەهالەت و نەفامی داعش لەناو بەرێت ئێستا کوڕەکان و وەروەها منداڵەکانی ئەو کەسانە کوشت و بڕەکرێن و قاچیان لێ ئەکرێتەوە و شەهید دەکرێن کاتێکە باوکەکانیان لە جەبهە بوون و وەتوانیتیان کە داعش لەناو بەرن بەڕاستی ئەوە شتێکە هەرچەندە جیهان هەمووی بێکەوە تاوانبارە لەوەی کە ئێستاکە بێدەنگ بووە هەرچەندە مافی کورد مافێکی ڕەوایە بەڵام ئەو پارچە پارچەکردنی کوردستان وای کردووە کە کوردستان باو پارچە پارچەنە بەهێزی توش بووە داوا لە گەلی کورد دەکەین دوسێ پیامان هەیە یەکەمیان کورد دەبێ هەموو یەک ڕابێ لە بەرامبەر ئەو زوڵمە لە ئەمە ئەو دەستدرێژیە لە بەرەوەی چونکە ئەوە شتێکە بەرامبەر بە هەموو کورد دەکرێت ئەوە سەر بگرێ بەڕاستی بەرامبەر بە پارچەکانی تریش داهاتوودا شتی گەورەتر دەکرێت ئەوە یەک دووەم جار بەڕاستی ئەو دەوڵەتانە کە ئێمەیاندا بەش کردو بەسەر ئەو گورگانەی کە ئێستاکە لە جەستەی کورد بەربوونە ئەوانە دەبێ مافی کورد لەناو ئەو لە تەوانە بسەلمێنن ئەگەر نەسەلمێنن تاوانباری هەرە سەرەکی ئەوان دەبن لەو ڕوەیەوە هیوادارین ئەو کەسانی کە بەناوی ئاینیش لە هەر شوێنێکە قسە ئەکەن و دەیانوێک گەلێکی مسلمان تاوانبار بکەن ئەوانە بە خۆیان دابستنەوە یەک دووەمیان بەڕاستی سوڕەی فتح کە ئێستا کەوان بەکاری دێنن هەروەکو سوڕەی ئەنفالە کە هیچ مافەیەکی سەدام نەبوو سوڕەی ئەنفال بەرامبەر بە کورد بەکاربێنی بۆ کوشت و بڕکردنی و مافەکەشی بە هیچ شێوەیەکی مافی سوڕەی فتح ئەومانایەتە ناگەینیت چونکە سوڕەی فتح سوڕەیەکی بۆ ئاشتی و سەرکەوتنی ئاشتی بووە نەک بۆ جەنگ و شەڕ ئەوەی تورکیا ئەو خەوقاتانەی کەوا تورکیا بەرامبەر بەخۆی ئاوای کوردستان دەکا خەوقاتێکە کەوا مخالفی ئەحکامەکانی قانونی نێودەوڵەتیە و هەروەها مخالفی ئەحکامەکانی شەریعی پیرۆزی ئیسلامە بەتایبەتی خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێت بسم الله الرحمن الرحیم يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم لێرەدا مەبەستی خوای گەورە ئەوەیە کەوا ندای خەڵک دەکا بانگەوازی خەڵک دەکا ئەی خەڵکینە کەوا من ئێوەم دروست کردوون لە نێر و مێک و هەروەها ئێوەمان گێڕاون بە چەند شەعب و بە چەند گەلێک و بە چەند هۆز و چەند عەشیرەت و قەبیلەیەک دیارە ئەو داگیرکاریەوە دەوڵەتی تورک بەرامبەر بە برانمان لە کوردستان و ڕۆژئاوا کردیتی ئێمە وەکو خەڵکی سۆران پرستۆتۆی دەکەین و داوا لە کۆمەلگای نێودەوڵەتی دەکەین کە بە هاواری برانمان بێت لە کوردستانی سووریا بەڕاستی ئەوەی کە بەرامبەر ئەوان دەکرێتن قەتڵ و عامە و جینۆساید و جارێکی تر ئەنفالکردنە بۆیە ئێمەی خەڵکی سۆران هاوسۆزی خۆمان بەرامبەر بە برانماندا دەبن داوای لە کۆمەلگای نێودەوڵەتیش دەکەین کەوا بێتە سەرخە حدێک بۆ داگیرکاریەکانی تورکیا دابنێتن ئەوەی ئێستانە کە لە ڕۆژئاوای کوردستان ڕوودەداتن بەڕاستی داگیرکاریەکەوە مێژوویەکی کۆنی هەیە ئیتر تورک لە ساڵانی لە سەردەمی عوسمانیەکانەوە تاکو ئێستانەکە هەوڵی ئەوە ئاداتن کە تەواوی کایەکانی کوردی ئەتنیک بکاتن و لە ناویان بباتن بەڵام ئەوەی کە ئێستانەکە ڕوودەداتنەوە کارەساتێکی نێودەوڵەتیە کە هەموو وڵاتانێک هاوپەیمانن لەگەڵ تورکیایانە بینین تورکیا لە حلفی ناتۆیە بەهێز و چەک و زەبەخانەی ناتۆ کورد قەتڵ و حام دەکرێتن بەڕاستی ئەوە کارەساتێکە لە هەزاری سێمە میلەتێک بکەوێتە بەرشەپۆلی لە ناوبردن و جینۆسایدکردن هەموو جیهان لێ بێدەنک بێتن بەتایبەت نەتەوەیە گرتوەکانە وایە ئێستانەکە لەسەر خەتوانە بۆ ئەو جینۆسایدە لەسەر ڕۆژئاوای کوردستان ڕابگرن هیوادارین هەموو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی جیهانی ڕێکخراوەکانی مافی منداڵانی جیهان ڕێکخراوانی ژنانی جیهان بێنە سەرخەت بۆ ئەوەی ئەو جینۆسایدەی تورک لەسەر کورد هەڵبژیرێت.